بارانکردنی هەڵەبجە دەکەین وەکو بینیتان لە ڕووی تەندروستیەوە باسمان لێ کرد و دواتریش باس لەوە دەکەین کە چۆن ئەم کارە ساتە یاخود ئەم مەرگە ساتە وەکو جینۆساید بناسێنرێت و بەداخەوە کە ئام ساڵ 35مین ساڵیادی کیمیا بارانکردنی هەڵەبجێ بەڵام هێشتا ئەم کارە ساتە گەورەی بە جینۆساید نەناسێنراوە. جا ئێمە بۆ مەبەستا ڕاستەوخۆ بەڕێز شەونم هەڵەبجەی سەرۆکی ڕێکخراوی منداڵە ونبووەکانی هەڵەبجە لەگەڵماندایە و گفتوگۆ دەکەین دەربارەی ئەوەی کە ئەو منداڵانەش کە ون بوون چیان کرد بۆ ئەوەی کا بدۆزرێنەوانێ. خاتو شەونم سڵاو لێوێ و بەیانیت باش بێت سپاس بۆ ئەوەی کە ئامادەی لەگەڵمان. سەرسا ئەمەوێت باس لەوە بکەین کە خاتوونێکی بە ئەزمۆنیت خاتوونێکی کە کاری باشت کردووە بۆ شاری هەڵەبجە بەڵام ئەمێ بزانم کە 35 ساڵ چی ڕوویداوە وەکو یادگارێک ئەگەر بۆ مامگەێتەوە بێگومانمە یادگارێکی زۆر ناخۆشن لای ئێوە. گومانی تیانە دەستخۆشی لێ جەنابیشتانەکەم من وەکو دایکی دوو مناڵی ون بوو لە هەمان کاتا 5 خوشکۆ براشمونە لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە سەری ڕێز و وەفا نەوی یەکەم بۆ سەرجەم شەیدانی کورد و کوردستان بە تایبەتی شەیدانی هەڵەبجە. ئەگەر بڵێن ڕۆژێک بەسە بۆ 16ی سێ باوەڕ ناکەم ڕۆژێک بەس بێ و کیفایەت بێ. ئێمە کە مناڵمان دیار نیە و کە کەس و کارمان شەهید بووە هەموو ڕۆژێک بۆ ئێمە 16ی سێیە. لەم ڕۆژەدا بە پارێزگابوونی هەڵەبجەم بەرگوێ کەوت لە لایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە. بۆیە من لێرەوە لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانەوە داوا ئەەکەم تەنها بەڵێنی سەر کاغەز و ڕازی بوونمان نەبێ بەوەی کە 16ی سێ بەڵێنەکانمان ئەێنێ و دواتر جێبەجێ ناکرێ. دەستخۆشی لە هەر پەرلەمانتارێ لە هەر بەڕێزێکەکەین کە ئەرک و ماندووبوونی کێشاوە بە برا عەرەبەکانەوە بە خوشکە عەرەبەکانەوە بە سەرۆکوەزیرانەوە دەستخۆشیان لێکەم بە پەرلەمانتارەکانی خۆمانەوە کە لەگەن کارێکی باش دەستخۆشیان لێکەین. ئەگەر گلەی و گازن دەشمان هەبێ وابزانم ئەمە حەقێکی و مافێکی ڕەوای خۆمانە. بەڕاستی 35 ساڵ بەسەر تاوانی کیمیابارانی هەڵەبجە تێپەڕ بوو. ئێمە هەتا ئێستا هەڵەبجە بە جینۆساید نەناسێنراوە. گرنگە کە هەڵەبجە بە جینۆساید بناسێنرێ. گرنگە کە حکومەتی عێراق حکومەتی عێراق بۆ ئەوڕێ دەنگەکە ئەگەر هاوکارانمان بتوان ئەو گرفتە چارەسەرکەن پێم وابێ گوێ لە دەنگی خۆی ئەبێتەوە. گوێم لە دەنگی خۆمە بێتەوە. تەواو؟ بەڵێ مخاتی شەونم. یعنی تاوانی کیمیابارانی هەڵەبجە تاوانێکی ئەوەنە گەورەیە باوەڕ ناکەم بە ملیارەها دینار فەرمێسکی چاوی دایکێک دڵخۆش بکات. بەڵام ئەو حکومەتی کە میراتگری حکومەتی پێشووە واجبە لە سەرشانی ئێمە بە داواکاری داوای لێ ناکەین بە واجب ێزانین کە حکومەتی عێراق کە ئێستا بەردەوامە میراتگری ڕژێمە ئەوان هەوڵی جدی بن بۆ بە جینۆساید ناسانی هەڵەبجە هەوڵی قەرەبووکردنەوەی کە سوکاری شەهیدان و کیمیاباران و بریندارەکانمان و ونبووەکانمان و ئەمانە من بە واجب ێزانم کە ئەوان قەرەبووی ئەمەمان بکەنەوە. ئێمە وەک هەڵەبجە تەنها نازنامەی گەلی کورد نییە نازنامەی گەلی عێراقیشە. ئەگەر هەڵەبجە کیمیاباران نەکرایە هەڵبەت حکومەتی ڕژێم نەئەڕووخا کە هەڵەبجە کیمیاباران کرا تەبعاً لەلایەن نێودەوڵەتیەوە فشار خرایە سەرەوەی کە حکومەتی عێراقی بڕوخێ کە حکومەتی عێراق ڕووخاوە ئێستا ئەوان بەهۆی ئازادی هەڵەبجەوە ئێستا بەردەوامن لە پۆستەکانیان لە ئیش و کارەکانیان. بۆیە واجبە حکومەتی عێراقی ئێستا کە کاربەدەستە قەرەبووی مادی و معنەوی هەڵەبجە بکاتەوە. هەڵەبجە تەنها بە بەڵێنێک پێمان نەڵێن هەڵەبجە بوو بە پارێزگا هەموو ڕێکارە یاسایەکانی بۆ جێبەجێ بکەن. خاتو شەونم بۆ پێکە بەڕێستان ڕێکخراوەکەتان تایبەتە بە منداڵەون بووەکان هەتا ئێستا چەند خێزان ناوی تۆمار کردووە بە دوای منداڵا گەڕێت و داوای مناڵەکەی ئەکاتەوە و چەند منداڵیش تا ئێستا ناوی خۆی تۆمار کردووە کە وتبێتی من هەڵەبجەیم و خەڵکی هەڵەبجەم. ئێمە لە 15 2018 ئەم ڕێکخراوەماندانە لەگەڵ ماردین خانە ڕۆحی شاد بێ ئەوسا ئەو سەرۆکی ڕێکخراوەکە بوو
کە بگەڕین بە دوای مناڵی ڕاستەقینەی هەڵەبجە ئێمە طبعاً 74 خێزانین 211 مناڵ لە ڕێکخراوەکەی ئێمە تۆمارە 7 بۆ 8 مناڵیش لە وڵاتی ئێرانەوە پەیوەندی پێوە کردوین و دیعایەبوونی خۆیەکە کە هەڵەبجەیە بەڵام بەهۆی ئەوەی سنتەرێکی مایکرۆجینی پێشکەوتو لە وڵاتمانانیە ئێمە ناتوانین مناڵێ بێنینەوە جارێکی کەونی کەینەوە ینی بەڕاستی ئەمە کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستانی شیکایە من ناڵێم هیچ نەکراوە بۆ هەڵەبجە هیچ نەکراوە بۆ هەڵەبجەیەکان بەڵام لە ئاستی تموحی ئێمە ئەڵێن شت نەکراوە هەڵەبجە ئەبوایە ئێستا دوبەی بواە هەڵەبجە ئەبوایە خزمەتی پێ بکرایە بۆیە لێرەوە داوا لە حکوومەتی عێراقەکەم لەگەڵ بە پارێزگابوونیە دەستی ئاوەدانی بۆ هەڵەبجە درێژ بکەن خزمەت بە هەڵەبجە بکەن خزمەت بە هەڵەبجەیەکان بکەن بەڕاستی من ئەڵێم تاجەگوڵینەم ناوێ ئەمڕۆ خەڵک داینێ لەسەر مەزاری شەیدان هەڵەبجە تاجەگوڵینەی سەرسەری هەموو کورد و عێراقیشە بەڵێ خات و شەونەم هاوکارم چنوور پرسیاری ئەوەی کرد کە چەند خێزان هاتوون بە دوای منداڵەکانیان دەگەڕن یاخود چەند منداڵ هاتووە داوای خێزانەکانیان ئەکەنەوە کۆی کە ئێوە کوڕێکخراوەکەتان خێزانەکانیان بۆ بدۆزنەوانێ ئەمێ بزانم کە تا ئێستا چەند منداڵتان شاد کردوتەوە بە خێزانەکەی لەگەڵ ئەوەشدا چەند خێزانتان شاد کردوتەوە بە منداڵەکانی و پلانتان چییە لە ئایندە چی ئەکەن وەکو ڕێکخراوەکەتان بۆ ئەوەی کە ئەو منداڵانەی کە لە خێزانەکانیان دابڕاون بیان کەنەوە ناو خێزانەکانیان و دووبارە شادیان بکەنەوانێ ئێمە وەکو پێم وتی 74 خێزانین 211 مناڵ تۆمارە لە ڕێکخراوەکەی منە دقیقیش نییە لەوەیە خێزانی وا هەیە بەهۆی کەیسەکانی ترەوە کە بینیمان نایەت ناوی خۆی تۆمار ناکە هیوا هەیە ناوی تۆمار بۆ کشاوەتەوە لەبەرەوەی کە تا ئێستا بەڕاستی هەنگاوی جدی نەنداوە من وەکو ڕێکخراوێک من خۆبەخشانە ئیشەکەم ماوە 5 ساڵە من خۆبەخشانە و لەسەر گیرفانی خۆمیشەکەم ئەمە واجبی حکوومەتی هەرێمی کوردستانە من ئەگەر لە هەر وڵاتێکی دەرەوە بوومایە ئێستا خزمەتەکرام نەک خۆم بەم تەمەنەوە بە جەرگی سوتاوە هەستم بگەڕێن بە دوای ئەو مناڵا کە مناڵی ئێمە وەکو مناڵمان نەهێناوەتەوە لەبەرەوەی کە سنتەرێک نییە پشکنینەکەی تایەک لا بکرێتەوە ئێمە ئەم 74 خێزانە سامپڵی خوێنمان لێ وەرگیراوە بۆیە داوا ئەەکەم کە کاتێ مناڵێ دیعایەبوونی خۆی ئەکات و ئەڵێ هەڵەبجەیم بە لە پێش سامپڵی خوێنی مناڵەکەش وەرگیرێ هاوتای خوێنی ئەم 74 ئایلە بکرێ مناڵی هەر خێزانێکی بەڕێز بوو ئەو کاتە با ئیعلامی بۆ بکرێت و بدرێ بەڕاگەیاندنەکان کاری لەسەر بکەن بەڵامێکی یعنی بۆ نمونە من هاوڕێ من هێناومەتەوە لە کەرکووک پەیوەندی پێوە کردم لە ڕێگای چنوورخانەوە وتی شتێکی وا هەیە تۆش سەرۆکی ڕێکخراوێکی ئەتوانی چی بکەی وتم من تەنها ئەتوانم بیهێنم بە وحدەی دارەکانی هەڵەبجەی بناسێنم خۆشبەختانە هاتە لای ماجلی مۆڵی سلێمانی من هێنامە ئێرە بردمە هەموو وحدەی داریەکان ئەوەی لە سەرشانی من واجبە بۆم کردووە باقیەکەشی بابگەڕێتەوە بۆ یاسا لیژنەیەک هەیە لە ئەنجومەنی وەزیران گیان لە قسەکان تاماشت بۆدا کەوتە سنتەرێک نییە کەەوە پشکنینانەی تیا بکرێ بۆی کە منداڵەوەن بۆکان بە خێزانەکانیان شاد بکرێتەوە ئێوە وەکو بەرکەوتوانی چێکی کیمیایی وەکو قوربانیەکان وەکو کەسوکاری ون بۆکان و کەسوکاری شەهیدەکان داواتان نەکردو کە ئەو سنتەرە لە شاری هەڵەبجە بکرێتەوە بۆی کە کار ئاسانیەک بکرێت بۆ منداڵەون بۆکانیش و بۆ خێزانەکانیشیان گومانی تیانە زۆر داوامان کردو زۆر لە ئەعلام قسەمان کردو زۆر بۆ ڕاگەیاندن لە بەتایبەتی لە یادەکانە لە یادی 16 سەیە لە یادی 25 کە یادی ونبوانی جیهانە ئێمەش وەک هەڵەبجەی پشکی شێرمان بەرکەوتە ونبوومان هەیە داوامان کردووە بەڵامێکی تر نازانم حکومەت بۆ ئەوەنە خەمساردە لە ئاستی کەیسی دۆزینەوەی مناڵانی ونبوو هەر هەڵەبجە نەبوو پەرلەمانی دروست کرد هەر هەڵەبجە نەبوو ئەنجومەنی وەزیرانی دروست کرد ئەی یعنی بەچی ویژدانێک پەرلەمانتارەکانمان یعنی قەڵەمی بێویژدان بەکارەهێنن بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان جێگرەکانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگرەکانی بەڕێز سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی بە ویژدانەوە قسە بکەن ئێوە سەعاتێک مناڵێکتان لێ بشارنەوە وڵا لەوەی هەموو کوردستان دابنێن لە پێناوی مناڵەکەتانە هەتای دۆزنەوە بۆ هەتا ئێستا ئیشی جدی نەکراوە لەسەر کەیسی مناڵانی ون بوو یعنی سنتەرێک کولفەیەکی ئەوەنە زۆری ئەوێ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو سنتەرە دابین بکات کە کاتێ مناڵی دیعایەبوونی خۆی کات و ئەڵێ هەڵەبجەیم فەحسەکان یەکلا بکرێتەوە یەکەم دایک و باوکەکان ئەو کەسانێ مناڵیان لێ دابڕاوە لە چاوەڕوانی ڕزگاریان بێ دووهەم ئەو مناڵانەی کە لە وڵاتی ئێرانەوە یەن
ئەوانیش لەو چاوەڕوانێ ڕزگاریان ببێ بەڕاستیەوە تا ئێمە ئەگەر ئەمڕۆ باران بووایە هۆڵێکمان نەبوو یادەکەی تیا بکەینەوە یعنی ئەمانە گرنگە ئەبوایە هەڵەبجە لە هەموو شارەکانی کوردستان زیاتر گرنگی پێ بدرایە بەڵام بەداخەوە هەڵەبجە فرامۆش کراوە یعنی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمان من بە هەمووتان ئەڵێم ڕۆژێک لە ڕۆژان ئەو پەرلەمانە نەبوو ئەو پەرلەمانە بە خوێنی شەهید و ئەنفال دروست بوو ئەو پەرلەمانە بە دڵی پڕ لە خوێنی ئێمەوە دروست بوو ئێمە شەهیدماننا بەروبوومەکەی بەم شێوازە بچنینەوە بەداخەوە بۆ یەکان لێرەوە داوا ئەەکەم پرۆژە یاسای مناڵەون بووەکان لە پەرلەمانی کوردستانە ڕەفز کراوە من لە دوای ئەم عوتڵەیە ئەو پرۆژەیە تەقدیمەکەمەوە هیوادارم هەر پەرلەمانتارێکی بەڕێز بە ویژدانەوە دەنگی لەسەر بە خات و شەونم کاتێکە منداڵێکی ونبوو دەیەوێت بە خێزانەکەی شاد بێتەوە بگەڕێت بە دوای خێزانەکەیدا ڕێکارەکان چین پێویستە چی بکات ئایا تەنها دێتە لای ڕێکخراوێکی وەکو ئێوە ناو تۆمارەکات بۆی کە بە خێزانەکەی شاد بێت و یاخود پێویست دەکات لیژنەیەک هەبێت کە لیژنەکە پێک هاتبێ لە وەزارەتەکانی پەیوەست بەم پرسەوە بۆی کە ئەوان هەستن بە دوای خێزانەکانیان نابگەڕن ڕێکارەکان چۆنە؟ خۆی یعنی بەڕاستی بەڕێکخراو ئەم کارە ناکرێت ئەمە کاری حکومەتە لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیران هەبوو ئەو لیژنەیە وابزانم لەوایە کارا بکرێتەوە کە کارا کرایەوە بە لیژنەی وەزارەتی ناوخۆ وەزارەتی شەهیدان وەزارەتی داد وەزارەتی تەندروستی ئێمە وەک ڕێکخراوەکەمان نوێنەرمان هەبێ لەو لیژنا با بە دوواداچوونی جدی بکرێ بۆم کەیسە چونکە بەڕاستی من هەستەکەم ساڵ لە ساڵ هەڵەبجە فرامۆشەکرێ ئەگەر هەڵەبجە و ئەنفالمان لەدەست بچێت و یادەکان بەم شێوازە بکرێتەوە بەڕاستی ئێمە جێگای نیگەرانی هەموو کە سوکاری شەیدانە بگرە کوردیش کە پشکی گەورەی بەرەکەوێ هەڵەبجە نازنامەی ئێمەیە شتێکی تر بکەین دوای دۆزینەوەی ئەو کەسانەی کە گەڕێنراونەتەوە بۆ ناو خێزانەکانیان بێگومان لە دوای ئەمەش خێزانەکانیان وتوانە کە ئەوە مناڵی ئێمە نییە یاخود ئەو کەسەی کە دۆزراوەتە وتوتی ئەمە خێزانی من نین هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە تا چەند گرنگە تاقیگەیەکی باوەڕ پێکراو لە ناو شاری هەڵەبجە دروست بکرێت بۆ ئەوەی کە دووبارە پشکنینی DNA بۆ ئەو کەسانە بکرێت کە بێگومان بەهۆی ئەوەی کە خێزانەکانیان نەدۆزیێتەوە لەوانەیە ئێستا تووشی حاڵەتێکی دەرونی زۆر ناخۆش بوو بێتن هەم خێزانەکانیشیان بە هەمان شێوە پێویستە چی بکرێت لەو بارەیەوە تا چەند گرنگە کاری زیاتر بکرێت بۆ کەسانی کە بە هەڵە خێزانەکانیان دۆزراونەتەوە خۆی گرفتەکەی ئێمە لێرایە کە سنتەرەکەمانیە کە سنتەرێک هەبێ باوەڕ پێکراو بێ هەر مناڵێ دیعایەبوونی خۆیە کات و ئەڵێ هەڵەبجەیم ئەو کاتە کە سنتەرە باوەڕ پێکراوەکە بوو فەحسەکان ئەکرێت و پشکنینەکان یەکلا ئەکرێتەوە و خێزانەکانیش لە چاوەڕوانی ڕزگاریانە بێ مناڵی هەر خێزانێک بێت و مناڵەکانیش لە چاوەڕوانی ڕزگاریانە بێ بەڕاستی گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی لە خەمی ئێمە بێ لە خەمی دۆزینەوەی مناڵانی ئێمە بێت چەندین باوکو دایکمان بە ئاواتی دۆزینەوەی مناڵەکانیانەوە سەریان نایەوە ئێمە هەتا ئێستاژ ینی ئەمە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بینایەک بکات تایبەت بەو مناڵانەی کە ئەگەڕێنەوە بۆ هەڵەبجە کە کاتێ دیعایەبوونی خۆیانەکەن ئەڵێن هەڵەبجەین نەبن بە ئەرک بەسەر هیچ کەسێکەوە وەلەو من ئەمە بە ئەرکی نازانم من هەر مناڵێکی هەڵەبجە لە وڵاتی ئێرانەوە پەیوەندی بکات من ئامادەم لە ماڵەکەی خۆما هەتاوەکو فەحسەکەی لێوەرەگیرێت و هەتاوەکو دڵنیا ئابێتەوە لەوەی کە کەس سوکاریکەیە من لە ماڵەکەی خۆما خزمەتی بکەم و بەڵام ئەمە ئەرکی حکوومەتە نەک ئەرکی هاوڵاتیەک بەڵێ دەستەکانت خۆش بێ سپاس خات و شەونم ئامادەبوونت قوربانی تۆ سپاس بۆ بەڕێستان دەستیەوە سپاس بۆ بەڕێز خات و شەونم هەڵەبجەی سەرۆکی ڕێکخراوی منداڵەوەن وەکانی هەڵەبجە کابەشێکی ڕاستە و خۆ لە هەڵەبجە و لەگەڵمان بوو بەو هیواین کە 35مین ساڵ یادی کیمیابارانکردنی هەڵەبجە بکرێتە هۆکارێک بۆ خزمەتکردنی خەڵکی ئەم شارەوە بەدیهێنانی حەز و ئاواتەکانیان بێگومانیش کاری باشیان بۆ کراوە و چاوەڕێی ئایندێکی باش دەکەن لە دوای 35مین ساڵ یادی کیمیابارانکردنی هەڵەبجە هەر سەبارەت بە کیمیابارانکردنی هەڵەبجە هاوکارمان فەرحان لە هەڵەبجەوە ڕیپۆرتاژێکی بۆ ئامادە کردوین